6 بەندکراوی فەڵەستینی شەوی ڕابردوو لە بەندینخانەی جەلبوع لە باشوور لە ڕێی ئەو تونێلەی لە ژێر زەوی هەڵیان کەندبوو ڕایان کرد. کەناڵی کانی فەرمی بەرژەوەندی زیندانیان ئەو زانیارەی بڵاو کردووەتەوە و ڕاشی گەیاندووە. زیندانیە هەڵاتوەکان بریتین لە زەکەریا زوبێدی بەرپرسی پێشووی کەتیبەکانی شەهیدانی ئەقسای باڵی سەربازی بزوتنەوەی ئازادی نیشتیمانی فەڵەستینی ناسراو بە فەتح و هەریەک لە یعقوب نەفیعات، محەممەد قاسم عاریزە، یعقوب محمود قەدری، ئەیهەم فوئاد کەمامجی و محمود عەبدوڵڵا عاریزە سەر بە بزوتنەوەی جیهادی ئیسلامی. بەپێی زانیاری ڕۆژنامەوانیەکان سەرجەم بەندکراوەکان لە یەک ژووردا بوون. لە ئێستاشدا هێلیکۆپتەر و هێزی ئەمنی و پۆلیس و پاسەوانی سنوور و سوپای ئیسرائیل لە ناوچەکە بڵاوی پێکراوە و لێکۆڵینەوەکان دەستیان پێکردووە و چەندین خاڵی پشکنینی و بنکە لە ناوچەکەدا کراونەتەوە. لەم نێوەندەشدا ئەوەی لە ئێستادا بۆ میدیاکانی ئیسرائیل ماوەتەوە ئەوەیە کە هەندێکیان دەڵێن هەڵاتنەکە کاتژمێر 1:30 خولەک بووە و هەندێکیشیان دەڵێن نەخێر کاتژمێر 4 بووە. بەرپرسانی پۆلیسیش ڕایان گەیاندووە ئەو ڕووداوەی هەڵاتنە یەکێکە لە مەترسیدارترین ڕووداوەکان کە تونێلەکان بە درێژی 10 مەتر هەڵکەندووە و چەند مەترێکی کەم لە دووری دیواری بەندیخانەکەەوە هاتوونەتە دەرەوە. لە ڕێی مۆبایلیشەوە پەیوەندیان لەگەڵ دەرەوەدا هەبوو و ئۆتۆمبیل چاوەڕێی کردوون بۆ دەربازکردنیان. پاش ڕووداوەکە بەرپرسانی ئیسرائیل دەستیان کرد بە گواستنەوەی بەندکراوەکانی دیکە کە ژمارەیان 400 بەندکراوە لە ترسی بوونی تونێلی دیکە و هەڵاتنی بەندکراوی دیکەش. لەبارەی ڕووداوەکەوە فەوزی بەرهوم وتەبێژی بزوتنەوەی حەمازوتی ئەم کارە تەحەدایەکی گەورەی پێکاتی ئەمنی سەهیۆنەتە و سەرکەوتنێکی گەورەیە. هەروەک بزوتنەوەی جیهادی ئیسلامیش هەمان تێڕوانینی هەیە و دەژڵێت گەلەکەمان هەرگیز ئاڵای سپی تەسلیم بوون بە ڕووی دوژمندا بەرز ناکاتەوە. وتەبێژەکەی حەماز وتیشی ئەم سەرکەوتنە ئیرادە و گەورەی زیندانیەکانمان دووپات دەکاتەوە کە دوژمن هەرگیز ناتوانێت چۆکیان پێدا بدات و سەهیۆنیەت هیچ کاتێک سەرکەوتوو نابێت. بەندیخانەی جەلبوع دەکەوێتە باشووری ئیسرائیلەوە و لەژێر سەرپەرشتی ئێرلەندیەکان لە ساڵی 2004 بنیانراوە و وا ناسرابوو کە ئەمنیەتێکی بەهێزی هەیە و لە توند و تۆڵترین بەندیخانەکان بوو. یوسی میلمان کۆمنتاری ئەمنی ئیسرائیل دەڵێت ئەم ڕووداوە هاوشێوەی فیلمەکانە، ئەمەش یەکەم جار نییە ڕوودەدات. تەنانەت لە تەموزی ساڵی 1958دا شۆڕشێکی زیندانیان ڕوویدا و 66 بەندکراو هەڵاتن و 11 کەسیان لە زیندانیان و 2 پاسەوانیش کوژراون و سەرجەم هەڵاتوەکان دەستگیر کرانەوە. لە ساڵی 2014 زیندانیان تونێلیان هەڵکەند بەڵام پێش هەڵاتنیان ئاشکرا بوون.